Oh, really? I called it on the room. 2, 3, 4, 9, 10. First clap. Let me try with pleasured hands. Clap. I'm gonna get you now. I can hear you breathing. You took your blindfold off. I win. I was in Christine and Nancy's room. زۆربەی ئەم فیلمانەی ئێمە بینیومانە لە جۆری ترس و ئاکشن و دراما باگراوەندێکی واقعیان هەیە و ڕووداوەکانیان لە ڕاستیەوە وەرگیرەوە. ئەم بابەتەش ڕووە واقعیەکەی فیلمی کۆنجەرینگ 1 پیشان دەدات. گەر ئەم ڤیدیۆت بەدڵە لایکی بکە و ڕازیبوونتان پیشان بدەن بۆ باسکردنی بەشی دووەمی فیلمەکە و سەبسکرایبی کەناڵەکە بکە و زەنگۆڵەکە دابگرە بۆ ئەوەی لە کاتی بڵاوبوونەوەی ڤیدیۆ نوێ ئاگادار بیت. فیلمی The Conjuring فیلمێکی سامناکی ئەمریکیە بە مانای جادوگەری دێت. لە ساڵی 2013 بەشی یەکەمی لەلایەن جەیمس وان دەرهێنراوە. سەرکەوتنێکی مەزن و دەستکەوتی 316 ملیۆن دۆلاری تۆمار کردووە. پاڵەوانانی بەسەر هاتەکە دوو لێکۆڵەری ڕووداوە ناسروشتیەکانن، باتریک ویلسۆن و فیرا فارمیگا کە ڕۆڵی کەسایەتی ڕاستەقینەییەکان ئێدوارد وارین و لۆرین دەبینن. لەم فیلمەدا خانەوادەیەک بانگی ئێدوارد لۆرین دەکەن بۆ نەهێشتنی ڕوحە خراپەکان لە ماڵەکەیاندا. خانەوادەی بیرۆن ماڵیان بۆ خانووی ڕێفری گواستەوە کە خانووەکە دەکەوێتە ناوەڕاستی کێڵگەیەکی گەورە لە شاری هاریسفێلی ئەمریکا. خانەوادەکە لە ڕۆگری باوک و کارۆلینی دایک و 5 کچ بە ناوی ئەندریا، نانسی، کریستین، ساندی ئیفرەل پێکات بوو. لەگەڵ نیشتە جێبوونیان لە خانووەکەدا ترس و ڕووداوی سەی ڕووی تێکردن، وەک کرانەوە و داخستنی دەرگا و پەنجەرەکان و ڕاوەستانی کاتژمێر لە هەمان کاتدا و ڕووداوی زۆر سەیرتر. دەرکەوتنی خێوێک لە شێوەی پیرێژنێک، واروها ڕۆژێکیان پیرێژنەکە وەک ئازاردانێک بۆ کارۆلین قاچی بریندار کردو و شەوانەش کچەکانی دەترسان، وە کچەکان لە هۆش خۆیان دەچوون و دەنگیان دەگۆڕا و کارەکانیان بە پێویست و بیری خۆیان نەبوو. کاتێککە چاک ئەبوونەوە هیچیان بیر نەدەما. بۆیە بە باشیان زانی بانگی ئێدوارد و لۆرین بکەن بۆ چارەسەری ڕووداوەکان و دەرکردنی ئەم ڕۆحە خراپە لە خانووەکەیاندا. پاش گەیشتنیان لۆرین بۆی دەرکەوت هێزێکی خراپ لە نێو لاشەی کارۆلیندایە. And the music stops. You see him in the mirror standing behind you. بۆیە ئێدوارد هەڵسا بە قسەکردن لەگەڵ شەیتانەکە و توانی دەری بکات لە نێو لاشەی کارۆلین. دەنگ و شێوەی کارۆلین گۆڕا و توانیان شەیتانەکە لە لاشەی کارۆلین دەربێنن، بەڵام نەیانتوانی شەیتانەکە لە ماڵەکە دەربکەن و خانەوادەی بیرۆن بۆ ماوەی 10 ساڵ لەم خانووە مانەوە. ئەمە بەسەرهاتە ڕاستەقینەکەی فیلمی The Conjuring 1 بوو. گەر ئەم ڤیدیۆت بەدڵ بوو داوای بەشی دووەمی فیلمی The Conjuring بکە. The beginning, the first night the bureau happened, what was your brother's playing, doing? fooling about. I wasn't quite sure now. It was scary. Yeah. Janet, what about Janet? When it comes from your area, Janet, do you feel anything in your throat? No. You just don't feel anything? No, I'm looking at Janet. No spicy here. And the voice comes to her, but her mouth doesn't move or nothing moves. Line up. I know. Janet, can you tell when the voice is going to come through you? None. Really don't even. You know who I am? You know what my name is? Were you a Christian? No. Yeah, you know it. What year did you die? Do you remember? Oh yeah, I'm dead. 1961.